پیاوە بە ئەزموونترین کارمەند و توێژەری کۆمەڵایەتیە لە کۆمەڵگەی بە ساڵە چواندا. باشن ئەو ڕۆکە سێ بە ساڵات چومان وەرگرتیە لەگەڵ ئەو بەڕێزانە و خاتونانە تەقریریان لەسەر تەقریری وەرگرتن دەستان خۆش بێ بەرجەکانی بە ساڵات چوانیان بزانین تێدا دێتە دی. كي بوليسات تسخش ئێستا پێیان باتەوانیکە ئامانج ئەو کەسەیە کە هەموو ژیانی بێدابڕان بۆ ئەم بە ساڵا چوانە تەرخان کردووە و تێکەڵ بە ڕۆح و جەستەیان بووە. باشی منام ئامانجە توێژەری کۆمەڵایەتیمە لە ماڵی بە ساڵات چوان زۆر بەخێراتن دەکەین ئێستا کە هاتووی شوێنی حیوانات بۆ دابین دەکەین لە ڕووی پێداویستەکانە قەروێرێس بەتانی و دۆشک و هەموو بە دابین دەکەین ئێستا بینە ژوورەکەی خۆت باشە ئێستا دەتوانین باشە. ئەو وەک باوک سەیری ئەم بە ساڵات چوانە دەکات و هاوکات ئەم بێنازانش وەک کوڕی خۆیان لەم پیاوە دەڕوانن. مام لە تیفی ئێستا و پێم گوتی دەتبینە ژووری خۆت ئەو ژوورێکە بۆ ماداناوی هەموو شتی لێ قەروێرێ دۆشەکە بەتانیا سیسەما ئەو پیرانێکی وتم پێشەکە هاتوونە لەوانێ لە شوێنی خۆیان سەرەتا ئەوە بەڵام دواتر بە تێپەڕبوونی وەختەکە ئەوانیش ئاسوودە بوون و مرتاح بوونی لە شوێنی خۆیان ئەوانی کە لێنە هەموو جۆ بە ساڵات چوونە وەک یەک دەبنە برادری یەکتر لەگەڵ یەکدا دەنیشن ڕۆژانە قسە دەکەن باسی ژیانی ڕۆژانی خۆتان و هەر کە سۆلوانەیە باسی ژیانی خۆی بکاتن لەوێ دەرو ئەتوش هەر شتێکت هەبووەوە ئێمە ئامادەی لێ بکانە پێداویستی ڕۆژانە بوو چارەسەر برین عیلاج بوو دکتۆر بوو خەستەخانە بوو بەمە دەڵێوی باشە. دەستی ماندوو هەناسەی ساردی ئەم پیرە پیاوانە کە ڕۆژگار ماندووی کردوون بێوەڵام نییە و ئێستا لەم خانەیەدا چاوەڕوانی ئامانجێکن کە ئارامیان پێببەخشێ و بەرگی ژیانیان بەبەردا بکاتەوە. بەر لە 16 ساڵ وەک توێژەری کۆمەڵایەتی لە ماڵی بە ساڵات چوان کە ئەو کات پێدەوترا خانەی بە ساڵات چوان بەدەست بەکار بووم ئەو کات کە لە خبرەی ماڵی بە ساڵات چوان لە ئیسکان لە ڕووناچی بۆ لای بنکەی پۆلیسی ئیسکان بە ساڵات چوەکان لە ڕووی ژمارەوە ژمارەیان کەم بوو لە نێوان 30 تا 35 بە ساڵات چوو بوو بەڵام ئێستا ژمارەی بە ساڵات چوەکان ڕووی لە زیاتی کردەوە ئێستا نزیکەی 75 تا 76 بە ساڵات چوو بە هەردوو ڕەگەزەوە لە ماڵی بە ساڵات چوان ژیان بەسەر دەبن. سەرەتا ماڵی بە ساڵات چوان تەنها بەشێک بوو بەڵام لە ساڵی 2009 بوو دوو بەشی بە ساڵات چوانی ئاسایی هەر لە شوێنەکەی خۆی ماوە لە گەڕەشی ڕووناچە لە شوێنەکەی خۆی ماوە بە ساڵات چوانی بەشی ئاسایش بینایەکی بنێباڵەخانەیەکی نوێیان بە دروستکرا لە ناو بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی هەولێر لەسەر ڕێگای شۆڕش. السلام عليكم كونا باشن باڵتان وەزعتان سالم كوي ماشي أخبارك وزت كوا الحمد لله صحتك زور باشا شيز مشكلة النيا والله لا مشكلة هي أنا نقطة هي بهموشتك جلك بزاد بمعاملة بتدرستي مراجعة مستشفيات همو يعني زي حوانا ودوشك وبتاني دوشك وبتاني مشكلة النيا أبد هذه سرداني كيف كان نكر لبرت الليان نتسونوا والله شلون نسيت شارجة لما أشياء لما تيك شو هموت تفتش كده عندي باش
مام محمد كوي ماشي أحوالك وزتكوا صحتك والله الحمد لله إيش كارك تذكر لوي كارتي الاجتماعي تابو نيزكم كذا وكان دواي نوروس شكرتها ودبي وكارتي داي باش إن شاء الله تابو درينا ما كارتي أو اجتماعي دركم وعم اي باشا ان شاء الله وقت يرشتك بابوسي ولدك باشا مام آزاد كويتو باشي مام سليمان كوي باشي أحوالك وصلت كوا أو شو والله ليه رهاتي ما ليه لأني مادي أو شو تبي خاصة خاني ونيا باش تربي استا ايوه باش باشا لێرکانە ئەو خزمەت گوزاریانەیە کە پێشکەش بە ساڵاتوان دەکرێت هەر بە ساڵاتوێکە سەرتا دێت لێرکانە کە لەگەڵی دادەنیشینەکەم شت ئێمە دەکەین شوێنێکی گونجاوی بۆ دابین دەکەین کە لەگەڵی دادەنیشین ئەو بە ساڵاتچووە لەوانەیە حەزب بکە لەگەڵ خۆی دەڵێ مەسەن تەبیعەتەکەم وایە مەسەن حەزم لێش کەسێک لە شوێنێکم جگەرە چێژ نەبی یان حەزم لێە شوێنێکی ئەوە بتێمە بەجێرێ ئەو سروشتی ئەو کەسە لەلایەنی کەس بە ساڵات سوەکانیان دادەنین کە زۆر لە ڕووی برین لە ڕووی هەست و سۆزەوە لێک نزیکن یەکەم کە ئەو ساڵات سوەکەها لێرکانەمە خەڵە ڕووی خزمەت گوزاری تەندروستی خزمەت گوزاری تەندروستی پێشکەش دەکەین خزمەت گوزاری تەندروستیمان هەیە شوشتنی بە ساڵات چووە ماوە زۆرزار حملات دەکەین لەگەڵ کارژێری بە ساڵات بین کارژێری مالی بە ساڵات چوان و توێژەرەکان و فەرمانبەرێتە بۆ سەر شوشتنی بە ساڵات چوان جلگۆڕینی بە ساڵات چوان خواردنی بە ساڵات چوان هەموو ڕۆژێک سێژەمە لەلایەن ئامانجەوە چاودێریەکی وردی ئەم خواردنانە دەکرێت چونکە ئەوانەی لێرە دەژین بەشێکیان باری تەندروستیان ناجێگیرە و لە ڕووی خواردنەوە هەستیارن. داواکەنەوە خواردن هەیە دووبارە باشە بەدرتە خواردنەکە ئەدی گلۆ گۆشتی ناخۆ یانە حەزت لێ نییە بەدرتە خواردنەکە ئەیە باشە لۆ نینەوە خواردن لۆ نینەوە ئەگە ویست لۆ دەینەوە باشە ئێمە وەک توێژەری کۆمەڵایەتی کارەکەمان تایبەت نیە بۆ توێژەرێکی کۆمەڵایەتی کە بەس برێن لەگەڵ بە ساڵاتچوان کۆتاکماهی لە تەنیا لە ژوورەکەی خۆمان وەک برێن ڕۆتینیاتی مەکتەبی بی کاری من لەگەڵ بە ساڵاتچوانانی کۆنتاکتوانێ ڕوبەڕوە ئەو بە ساڵاتچوانێککە مەسەنەوە ئەم توێژەری کۆمەڵایەتی کە کارم کردو لەگەڵیان کۆمەڵێک لایەن لە خۆ دەگریم یەکەم فەرامکردنی کەشێکی لەبارەت لۆ ئەو بە ساڵاتچوانە چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی کۆمەڵایەتی کە کۆمەڵێک جروگرفتیان هەیە ناو خێزانەکانی خۆیان دوورکەوتونەوە یان لە ناو کەسوکاری خۆیانەوە بە زۆری هێنراون ئێرکانە یان بخۆیان لە بەر کۆمەڵێک چش و گرفتەوە هاتوون بۆ ئەم ماڵە ئێمە هەوڵ دەدەین ئەو باڵەپۆستۆ لەسەریان کەم بکەینەوە ئەوەی کە ڕۆژانە لەگەڵیان دادەنیشین لە ڕووی کۆمەڵایەتی لەگەڵ بە ساڵاتچوەکان ئەوە لەگەڵیان دادەنیشن کە هەز بکەن ئەمە تاکەچی خێزانەکەی خۆیان هەز نەکەن کە ئەوان لە ئەو شوێنێکە هاتینە بۆ شوێنێکی تر هەز بە برێ تووشی سەدمەیەک ببن یان تووشی جیرروگرفتێک بن لە خۆتان زانن ئینسان لە شوێنە بۆ شوێنێککە بتەوە کۆمەڵێک سەرەتا جیرروگرفت ڕووی تێدەکاتن. سەرشوشتن و سەرتاشین و جلگۆڕین یەکێکی دیکەیە لە کارەکانی ئامانج و وەک ئەرکێکی مرۆڤایەتی ڕۆژانە ئەنجامێدا. بە ساڵات چوو وەک تەمەنی
چۆن منداڵێکی بچووکتەوی چۆن خزمەتی دەکەن ئەم بە ساڵات چوانەش بە هەمان شێوە مامەڵەیەشی دەبی وایە تۆ گەر مناڵێک هەبی لە ماڵەوە چۆن ینی ئەستامە پەروەردەکردنی مامەڵەکردنی مەش لێرکوانە نزیکی وتمە 5 بە ساڵات چوو لە هەردوو ڕگەسەیە دەبێ زۆری لە سەخۆبی زۆر ئارام بیت زۆر زالەوانەی بە ساڵات چوو تون بێ لەگەڵمان یان قسەمان پێ بڵێتن حاڵەتی وا بە قسەشی کرد بەڵام ئێمە لەسەر خۆ بووین لە هەستیوی ئەو بە ساڵات چوە گەیشتین کە ئەم بە ساڵات چوە بۆوە هەڵدەسی بۆوە تووڕە دەبی تەحملێکی زۆری دەوێ بەڕاستی ینی ئەو هەر کەسەشی بێت ێرکانە ینی سەری سوڕ دەمێنێت چۆن تەحمل دەکرێت لەگە ئەو بە ساڵات چۆنە چۆن مامەڵە دەکرێت بەڵام ئێمەوە گوتمان ئەو خێزانێکمان لێ هاتووە کۆنتاکتەکەمان بەردەوامە هەتا زۆر جارێکە لە شوێنی تری ژیان مەسەنە دەستە ناو کەسوکاری خۆیان زۆر جار پەیوەندیمان پێوە دەکەن بە ساڵات چۆکمان هەیە پێش چەند مانگەشت چۆ ناو کەسوکاری خۆی ماوە تەلەفۆنمان لۆ دەکاتن لەبەر ئەوی دیارە ئەمە بووینە جێگای متمانەی ئەو بە ساڵات چوانە بۆیە چکە زۆر دەرەیە بە ساڵە ئەگەر ئەو متمانەیە دروست نەبیتن بە ساڵات چوو ئەو پەیوەندی کۆمەڵایەتی نابێ لەگەڵ. خۆی حاڵەتەکان جیاوازن بەڵام زۆری ئەوەیە کێشەکان لەلایەن خێزانەکانیانەوە خزمەت ناکرێن یان زۆر جارەوەی خێزانەکانیان دەهێن لە بەردەم باڵەخانەکەی فڕی دەدەن یان زۆر جار دەیهێنن شەرم دەکە بڵێ ئەو باوکمە یان دایکمە دەڵێ زۆر دەڵوانێ بە ساڵات چۆکەیان تهدید کردیاگە بڵێ ئەوە نزیکی خۆمە ئەمە قبولت ناکەی ناچار پاش فترێکی ئەو بە ساڵات چووە کە من متمانەی بە توێژەرانی کۆمەڵایەتی یان کارجێڕی ماڵی بە ساڵات چوان کرد ئەوەی لە ناخیتی هەڵی دەڕێژیتن و زۆربەی زۆریشان ئەو بە ساڵات چوانە حاڵەتیان هەیە کە سوکاری وەکو برێ پلەیەکی لە دەستدایە هەیە مەسەڵەن خێزانی هەوە خێزانەکەی لە دەستداوە ئەوەی منداڵی نەبوویان خزمی پلەیەک و دوی پلەیەکی نەماوە زای لایەن برایی بۆ لایەن برازای بۆ ئەوانش تا فترەی تەحمولیان کردی ئەو بە ساڵات چوانی ئێرەش لە شوێنە جیاجیەکانی کوردستان دێن هەمانە لە خەڵکی دهۆکە خەڵکی زاخۆیە خەڵکی ئاکرەیە خەڵکی کەرکووکە خەرکی سلێمانیە هەتا بە ساڵات چومان هەیە ئەوە خەرکی منتیقەی مووسڵ و دەوروبەری مووسڵە بەهۆی هاتنی داعش ئەوانی ڕویان لە هەرێمی کوردستان کرد ناسانەمەش ئەوان ماوە گرتوت وەکو سوودمەندێک لە ماڵی بە ساڵات چوان. بەڕاستی کاگامانز بۆ ماوەی 16 ساڵە وەکو توێژەریش کۆمەڵایەتی لە ماڵی بە ساڵات چوان کار دەکاتن ماڵی دووەمی ویە یعنی ئەو هەست بەکات ناکە چ کار لێرە دەوام دەکەیان ناکاتن ئایا لە کاتی پشۆکانیش کاگامانز خەمخۆری ئەم ماڵەیە بەڕاستی چەندی وەسفی بکەین کە کارەکانی کردووە هێشتان کمە ئەو خزمەتەی کە کاگ ئامانج لە ئستارتی کارەکەیەوە هەتاکو ئەو ڕۆکردوێتی جێگای شانازیە و بە خۆشحاڵیەوە ئێمە هەمومان دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی زۆرمان دوو بووە لەگەڵ هەموو بە ساڵات چۆکان چوون خزمەتی زۆرە و کارەکەیشی و شوێن پەنجەکەشی دیارە. کاک ئامان جێکە لە کارمەندەکانی کۆمەلگەی بە ساڵات چوان کە فەرمانبەرێکی بەڕاستی ماندوو لە ناسا لە شکارەکانی بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و بە شێوەیەکی زۆر مەزبوط ئیش دەکات گرنگترین لە کاک ئامانز کە ئەمە دەیبینین زۆر احتیمام بە کاتەکانی ئەوە نادەکە دەوام تەواو دەبیان دەوام دەست پێ دەکا هەرچ حالەتێک لێرانە پێویستمان پێ بووە هەرچ کاتێک بخۆی هەستی کردێ لە دایرەکە بە ساڵات چووەک یان کارێک لە کارەکانی دایرە پێویستی پێ بۆ لێرە ئامادە بووە
ئەو وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی دەوری خۆی بینیوە لە کە توێژەری کۆمەڵایەتی لە کۆمەلگای بەساڵاتچوان ڕەبتە چون باشتری هەیە لەگەڵ بەساڵاتچوو بە تایبەتی ئەو بەساڵاتچوانەی کە کێشە و گیر و گرفتیان هەیە چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە توێژەرەکان لێرە دەوریان دەبینی. کاکە ئامانجێک کە لە توێژەرەکانی خۆمان کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکا لێرە. نەخۆشی و پەککەوتەی ئەم بەساڵاتچوانە بووەتە هۆی ئەوەی کە ئامانج بە شەڕی لە ڕووی تەندروستیەوە بێدابڕان چاودێریان بکات. هەروەها ئێمە لە کە بەساڵاتچوەکان نەخۆش دەکەون دەستی سەردانیان دەکەین لە نەخۆشخانەکان هەیە پێویستی هەیە بە تەنیا بە پشکنینێکی ئاسایی هەیە پێویستی بە داخیلبوون هەیە لە نەخۆشخانە هەیە پێویستی بە نەشتەرگەری بە ژێرەی ئەو نەخۆشی بەساڵاتچوەکان کە دکتۆر بۆ خۆی تەشخیصی حاڵەتەکەی دەکات. وچی هەڵدەستیەوە سەر دەسوڕە بەس لە جێوە وچی هەڵدەستیەوە ها هیچ دەرمانی بەکاردێنی بخۆت عیلاجی بەکاردێنی دکتۆر دەست ڕاست کرد لەم نەخۆشخانەیەدا تەواوی پشکنینی پێویست بۆ بەساڵاتچوان ئەنجام دەدرێت و چارەسەری گونجاویان پێدەدرێ بۆ ئەوەی برینەکانیان سارر بکرێ و نەخۆشیەکانیان چاک بێتەوە و لە ئازارەکانیان کەم بکرێتەوە. ئەو کاری ئێمە لەوەی بەساڵاتچوو کۆمەڵێک لەوانەیە معاناتی هەیە زۆردا لەوانەیە کە تووشی لێدان بینەوە لایەن بەساڵاتچوو بەڵام هەروە کۆمەڵێک بەساڵاتچوو پەکەوتەمان هەیە ئەو بەساڵاتچوو پەکەوتانە ئەوانە کە دەمینێنەوە حتمما زۆر جار هەبوو لەوانەیە دەبی حەزەری خۆت نەکوەکەوە لەوانەیە کە ئەو دەبی لەوانەیە تووشی نەخۆشی پێستیش بی زۆر جار چکە بە حکمی ئەوەیە بەساڵاتچوانە زۆر خاص بە تایبەتی پەکەوتەکان کە دەکەن و زۆر جار مەترسی هەیە بڵێن بڵاوبوونەوەی بەڵام تا ئێستا لەو کاتی ئێستا توانراوە کۆنتترۆلی ئەو بابەتانە چکە لێ مەلێڕی پزیشک برین لە ڕێی بەشی تەندروستی خۆمان کە کۆمەڵێک یاندێری پزیشکیمان هەیە ڕۆژانە چاودێریان دەکەین لەگەڵیان نەوەکو خوا نەخواستە ئەو بەساڵاتچوانە بکەنە تووشی نەخۆشی معدی بنە ئەو نەخۆشیانێک کە بەربڵاوە. ئەم بەساڵاتچوانە بەهۆی گیرۆدەیی و بێکەسیانەوە زۆربەی کاتەکانیان لەم خانەیەدا بەسەر دەبن بۆ ئەوەی لەم خانەیەش بێزار نەبن و دەرونیان ئارام بێت و هەست بە بێکەسی نەکەن دەیان بن بۆ گەشت و گەلەری و شوێنە گشتیەکان تا لە دوورە پەرێزی دەربهێنرێن و تێکەڵ بنەوە باسروشت و کۆمەڵگا.
بە ساڵاتچۆکان دەیان بینە پارک دەیان بێت لەگەڵ لە پارێکەوە بۆی لە کەشی هەوا کەشی ناو دائیرە بڕۆدن و نەک خۆتەمە ئینسان کە ئەوە دەبێت لە ناو چوارچێوی دیوارێمە کە گەنجی بێزار دەبین ئەو پیرانە ڕۆژیانی ڕۆبە هەوڵماندا بیان بێنە دەرێ بەشک و تۆزێک تێکەڵاویان هەبی لەگەڵ کۆمەلگاوانش بزانە لە دەرەوەی ئەم ماڵە چ دەگوزارێت هەتا هەوڵمانداوە لە یاریە کوردەوارەکانیان لەگەڵ بکەین وەک بری کەرەبستانەیە یان ئەو یاریانی کە پەیوەستیان بە ساڵات و حەز بەکردنی دەکاتن هەروەها لە بۆنە نیشتیمانی و ئاینەکان هەوڵمانداوە بە ساڵاتچۆکانیش بەژنە بن لەو بۆنانە بۆنە بنێن جژنەکان ئەمە لەگەڵیان بوونیەوە هەموو هیچ جەژنەوە بە ئێمە لەگەڵ بە ساڵاتچوان نەهات بینێرکانە جەژنەکانمان نەکردبییتەوەانی زۆر جار نانیشمان نەخواردوە لە ماڵی خۆ خەڵکە لە ڕۆژانی جەژن کەشێکی ئاسایی لە ماڵەوە دەبی لەگەڵ کەس و کاری خۆی بەڵام ئەمە وەک ئەوەی کۆنتاکتمان هەیە لەگەڵ ئەو بە ساڵات وەک خێزانێکمان لێ هاتووە ناچار هەموو جەژنەکان لەگەڵ یان دەبین بۆ ئەوان هەستون نەکەن لە کەس و کاری خۆیان دوورن. کاک ئامانت لێرە توێژەری مەیە زۆر خزمەتی ئێمەی کردیا زۆر یعنی وەکو بڵێ ئەو ئەرکێکە لە سەرێتی دەمان با مەسەرەن بۆ شوێنی خۆشخۆش دەمان با بۆ پارک و ئەم شتانە خزمەتمان دەکا ئێمە زۆر ڕامان لێ بەڕاستی یعنی تەقسیری نەکردووە بۆ هیچ شتێک هەر شتێکمان پێویست بی مەسەرەن لە خانە نەخۆشیەکەمان هەبی شتێکمان هەبی بۆمان ئیشەکەمان ئەرکەمان بۆ جێبەجێ دەکەن. کاک ئامانت پیاوەکی چاکە لە بۆمە ئاوڵ دەنات بە هەموو شێوەک لۆی جلکمان دەشواتن و ئەومان دەشوا و یارمەتیمان دەدات. ئێرە جێگای ئەو کەسانن کە بێ کەسن بەڕاستی ئەم دەستگایە وای کردووە کە ئەمە هەست پێ بکەین کە ئێمە بێکەس نین ئێمە پاشی خوددا خاوەنی خزم و کەس و براو ئەحبابین ئێمە کچ و کوڕمان نەبوو ئێستا کچ و کوڕمان هەیە ئەوانەی لێرن هەر وەکو چۆن خزمەتی باوکی خۆیان مامی خۆیان کەس و کاری خۆیان باپیری خۆیانەکەن خزمەتی ئێمە ئەکەن لە گەورەیان تا گسکەیان لەگەر فەرمان بەرانیان لەگەر کارمەندانیان گەنجەکان کەلاوەکان لێرە ئیژەکەن ئینسانی پاک و خاوێن قسەیان خۆش لەگەڵ ئێمە بە سۆز و دڵسۆز یعنی وامان لێ ئەەکەن کە هەست بکەین ئێمە هەست بە ئەوەی نەکەین دڵمان بە خۆمان بسێتەوە و فەقیرین و غەریبین و نەخێر ئێمە خاوەن کەس و کارین و لە هەموو شتێکمان ئەلحەمدوللا هیچمان کەم نییە. سوپاسی هەمیان ئەەکەین بە تایبەتی مامۆستا ئامانج کاک ئامانجی بەڕێز کە داوای شتێکەکەین کارێکمانەبی شتێکمانەبی مشکلەیەکمانەبی کاک ئامانج کە دێتن پێ دەڵێن وەکو کوڕێکی خۆمان وەکو مام و باوک و کەس و کاری خۆی تەماشای ئێمەکە ئەم مشکلێمان ئەو هەر شتێک هەبی بۆمان جێبەجێ ئەکا و ڕێشی ئەخا
لە کاتی خواردنمان سەرمان لێدادا مەطبەخەکەمان بزانی چمان پێویستەوە چمان لێ یعنی دائیمەن گەڕۆکە ئەگەڕێ سەر ئەقسامەکان ئەو دی و ئەو دیوەکە ژوورەکان ئەگەڕێ ماندیبوونێکی باشی هەیە ئینشاڵە ماندیبوونی بە خەسار ناچین ئێمە زۆر سوپاسی ئەەکەین ئینشاڵە ئەوانش هەر وەکو ئەون بەس بە تایبەتی ئەوڕۆکە باسی ئەو ئەەکەین چونکە بەڕنامەکەمان گوتمان باسی یەشێک بکەین لەوانە مەزاری ئەوە هەیە کە بەڕاستی کاک ئامان جێگای سوپاسە و زۆر سوپاسی ئەەکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پەشکەشە بە کاک ئامانجی بەڕێز.